بڕیارە سبەی هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان لە سلێمانی لە دەباشان کۆ ببنەوە پرسیە هەرە سەرەکی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە هەروە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە بڕیاریشە پارتی دیموکراتی کوردستان سبەی بە فەرمی لە کەرکووک ناوی خۆی لە کۆمیسیۆن تۆمار بکات بەڵام ئایا هاوپەیمانێتی دەکەن یان بە تەنیا ناوی خۆی تۆمار دەکات ئەوە دەمێنێتەوە سەر سبەی کە بڕیاری لەسەر بدرێت لە سەرم بابەتە من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز سامان ڕەشید بەرپرسی بەشی هەڵبژاردننی پارتی لە کەرکووک بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت کاک سامان ئەم کاتتان باش ئایا ئێوە بڕیارتان داوە کە سبەی ناوی خۆتان تۆمارکەن وەکو حزب یان چاوەڕێی کۆبنەوەی هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی دەکەن کە ئایا وەکو حزب بەشدارکەن بە تەنیا یاخود بە هاوپەیمانێتی ئەم کاتێ ئێوەش باش کاکە گۆڤان کاتەی بینەرانی بەڕێستانش باش لە حقیقەتە ئەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتیش لە شاری کەرکووک بۆ ئێمە هەڵبژاردنێکی چارونساز و گرنگە و لە دوای ئەوەی کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسای ژمارە 4 دەرچوانند یاسای هەموارکردنەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان مفاتحەی لایەنە سیاسی کوردستانیەکانمان کردووە لەو چوارچێوەشدا ڕێزدار بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارێزگای کەرکووک کۆبوونەوەیەکی لەگەڵ زۆربەی لایەنە سیاسیە کوردستانیەکان ئەنجامدا و دواتر ئێمە وەکو پارتی سەردانی هەندێک لایەنی سیاسی ترمان کرد لە شاری کەرکووک و دید و تێڕوانینی خۆمانمان بۆیان ڕوون کردەوە لەوەی پێمان باش بووە کۆمەڵێکی زۆر لایەنە سیاسیە کوردستانیەکان لە چوارچێوەی یەک دیستا کۆ ببنەوە بۆ ئەوەی دەنگی کورد بەهەدەر نەچێ و هەوڵەکان لەم چوارچێوەیە بەردەوامن و گفتوگوکانش بەردەوامن بەڵام ئەوەی هەیە سبەی کۆتا وادەیە کە کۆمیسیۆن ڕایگەاندووە بۆ ئەوەی کە ناوی هاوپەیمانێتیەکان تۆمار بکرێت هەڵبەت ئەو وادەیەش مانگێکی داناوە بە بۆچوونی ئێمەش هیوادارین درێژ بکرێتەوە بۆی گفتوگەکان زیاتر سەر بێتەوە چونکە لەم یەک دوو ڕۆژەی ئاخیر گفتوگەکان زیاتر کراون و هیوادارین پارت و لایەنە سیاسی کوردستانیەکان بەرپرسیارانە ماوەڵ لەگەڵ ئەم دۆخە بکەن و بە دیدێکی و تێڕوانینێکی چاوەڕێی کۆبنەوەی سبەیەکە یەکێتی و پارتی بەشدار بین بەڵێ بێگومان ئەم کۆبنەوەی سبەی کۆبنەوەیەکی گرنگە ئەوش درێژە پێدەری ئەو کۆبناوانەیە کە لە ڕابردوو لە نێوان هەردوو مەکتەبی سیاسی کراوە ئەو کۆبنەوەیش هەڵبەت کۆمەڵێ تاوتوێکرێت لەوانە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لە حقیقەتە ئێمە پێمان باشە بە زووترین کات ئەو هەڵبژاردنە ئەنجام بدرێت لە هەمان کاتدا پرسی یەکدیستی و پرسی چۆنێتی بەشداریکردنی کورد لە ناوچە جێناکۆکەکان ئەمش پرسیەکە بێت بێگومان مەکتەبی سیاسی بەڕێز هەردوو لە قسە لەو بارەوەکەن باش ئەگەر لەگەڵ یەکێتی ڕێک نەکەوتن ئێوە ڕێککەوتنتان لەگەڵ حزب و لایانی تر کردووە بۆی لەم هەڵبژاردنەیە بە هاوپەیمانێتی بچنە نێو هەڵبژاردنەوە ئێمە لەگەڵ زۆربەی زۆری لایەنە کوردستانیەکان لە شاری کەرکووک گفتوگۆمان کردووە و کۆبنەوەمان کردووە لەگەڵیانە سەردانیانمان کردووە و هەمیشە بەردەوام لە پەیوەندیین بۆ ئەوەی کە بتوانین بگەینە سیغەیەکی معەن و ئێمە پێمان باشە لە حقیقەتە دراستێکی باشی بارودۆخەکە بکەین و دراستێکی ئەو واقعی ئێستا بکەین لەوەی کە چۆن بەشداری ئەو هەڵبژاردنە بکەین و ئەگەر دوو لیستیش بێ ئێمە بەخراتی نازانین و دوو لیستیمان لیستی بێ باشترە کاک سامان یەک ڕۆژتان لەبەردەماوە تەنها سبەی بەڵێ ئێستا بەنیازم تازە بەنیازن دیراسی چی بکەن بۆ نمونە دنیا ماوە لەگەڵ یەکێتی کۆ ببنەوە و بڕیارێک بدەن ئێمە دراسی خۆمانمان کرد سبەی ئەو کۆبنەوەیە بێگومان کۆمەڵێ بابەت گفتوگۆی لەسەرکرێ یەکێ لەو بابەتانش پرسی هەڵبژاردنە لەم ناوچانە و ئێمە پێشتر لە حقیقەتدا ئێمە دراستێکی وردی واقعەکە بەمان کردووە و تێڕوانینی خۆمان ئێستا لەگەڵ کەسێک بۆ هەموو لایەنەکان تا ئێستا نشکرا لەگەڵ ئەوەی تا ئێستا ڕوونا بەتەنیا بەشدارە بن یانی حزبی ترتان لەگەڵا ئێستا تو ئەوەی بینە سبەی یەکێتی یەکلا دەبێتەوە بەڵام ئەوەی تر بەڵێ بەڵێ ئەوەی تر ئێمە لە چوارچێوەی ئەو گفتوگویی کە کردومانە لەگەڵ ئەحزاب و لایەنە کوردستانیەکان کۆمەڵێک لەو ئەحزابانە دید و تێڕوانینیان لەگەڵ ئێمە نێزیک بووە
و هەوڵش هەیە لەوەی کە چەند لیستێک دروست بێت. ئەحزابە کوردستانیەکان بێگومان جیاوازن و تێڕۆنیان جیاوازە و هەندێک ئەحزاب ڕەنگە تید و تێڕۆنیان لە ئێمە نزیک بێت، هەندێک ئەحزاب هەیە پێشوەخت بڕیاریان داوە لەوەی کە بەتەنیا بەشدار بن. بۆیە ئێمە پێمان باشە ئەگەر لە یەک لیستشا کۆ نەبینەوە با لە دوو لیستا کۆبینەوە یاخود لە سێ لیستا. زۆر باشە. ئێوە کە ئەگەڕێنەوە کەرکووک بۆ نمونە باشە بۆ هەڵبژاردن بەشدارە بن، پێشبینیەکەن چەند کورسی بێنن و بەنیازن بۆ داهاتوات چی بکەن وەکو پارتی؟ پرسیارەکەت پرسیارێکی زۆر زۆر گرنگ و بەجێیە بۆ داهاتوو بەتەمای چی بکەین. ئێمە لەم هەڵبژاردنە پلانی وردمان داڕشتووە لەوەی کە بەشداریەکی تەواو بکەین لەم هەڵبژاردنەوە هەموو هێز و توانای خۆمان بخەین لەگەڕ لەوەی کە زۆرترین کورسی لەم شارە بەدەست بێنین بۆ ئەوەی ئەنجومەنێکی شەرعی لەم شارە بێتە بوون و دواترش ئیدارەیەکی شەرعی لەم شارە پێک بێنین، چونکە ئەم ئێداری ئێستەی کە هەیە ئیدارەیەکی سەپێنراوە و ئیدارەیەکە لە حەقیقەتە جیاوازیەکە لە نێوان نەتەوەکان و وەکو پێویست خزمەتی ئەم خەڵکەی ئێرەی نەکردووە. بۆیە ئێمە لە ڕێگای ئەو ئەنجومەنەوە ئەو ئیدارەوە هەوڵە دەین ڕەوشی شاری کەرکووک چاکەین، هەوڵی ئەوە دەین کە ئەو لا مەرکەزیەتی کە لە دەستور لە مادەکانی 12 و 113 و 114 بە هەمان شێوە لە یاسای ئەنجومەنی پارێزگاکان ژمارە 21 ساڵی 2008 کە هاتووە ئەو لا مەرکەزیەتە جێبەجێ بکەین، چونکە دەسەڵاتێکی زۆر دراوە بەو ئەنجومەن و بۆ ئیدارە خۆجیانە، بەڵام بەهۆی ئەقلێتی ناوەندی لە بەغدا ڕەنگە ئەنجومەنەکان و ئیدارەکان نەیانتوانی بێت ئەو دەسەڵاتانیان خۆیان بپراکتیزە بکەن. بۆیە ئێمە هەوڵێکی تەواو ئەدەین دەوەی کە ئەو دەسەڵاتانە بەدەست بێنن بۆ ئەوەی خزمەتی شاری کەرکووکی پێ بکەین. باشە. ئێوە پێشتر وەکو پارتی خۆتانەتانوت حکمێکی سەربازی لە کەرکووک هەیە، ئێوە زۆرترینیش لە ئەنجومەن بەدەست بێن ئەتوانن هیچ بکەن مادام حکومەکە حکمی سەربازیە؟ بەڵێ بێگومان ئەو حکومەی کە ئێستا لێرە حاکمە ئەتوانین بڵێن حکومێکی سەربازیە و بەڵێ بێگومان ئەتوانین لە ڕێگای ئەو ئیدارەی کە دروست دەکرێت ئەو ئیدارێش بێگومان لە دوای هەڵبژاردنەکان ئەبێ ئێمە گفتوگۆ بکەین لەگەڵ لایەنی کورد ئەو لایەنە کوردیانی ترکە لەگەڵمان نین یاخود لەگەڵ لایەنی عەرەبی و لە لایەنی تورکمانی، ئەوانەی کە باوەڕیان بە دەستور هەیە، ئەوانەی کە باوەڕیان بە پێکەوە ژیان هەیە، ئەوانەی کە باوەڕیان بە خزمەتکردنی شاری کەرکووکەیە، بۆیە گشت هەر هەمومان ئەبێ پێکەوە لە دوای هەڵبژاردنەکە ئیدارەیەکی ئەوتۆ بین نەبوون کە خزمەتی شاری کەرکووکی پێ بکرێت و ئەم ڕەوشەی کە ئێستا لێرە هەیە بتوانین ئەم ڕەوشە بگەڕێنەوە پێشووتری ئەو واقعی کە ئێستا لە دوای 2017 سەپێنراوە ئەو واقع هەڵوەشێنینەوە کار بۆ ئەوواکەین. بەڵێ سپاس بۆ بەڕێز سامان ڕەشید بە پرسی بەشی هەڵبژاردننی پارتی لە کەرکووک کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس.